بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ڕۆژوانانی خۆشەویست، خۆشحاڵم جارێکتر دێمەوە خزمەتتان لە بەرنامەیەکی تر لە خواردنەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، یان بە ئەرجەحتر بڵین لە بەرنامەی خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. لە بابەتەکانی پێشوە باسی کۆمەڵە مەواضیعمان کرد. لەمڕۆ ئینشاءالله باسی یەک لەسەر سێیەکی. ماسەیەک لەسەر سێیانی چی؟ یانی لەسەر سێی خواردن. جەماسە کەسێ بە یەک لەسەر سێ ڕازی بێ، یانی تۆ لە 133 مەسەلەن. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم علمی ئەمڕۆژ باسی شتێکمان بۆ کا پێوترێت ثلث. چۆن؟ ئەفەرمێ ما ملأ ابن آدم وعاء شرا من بطنه بحسب ابن آدم لقيمات يقيمن صلبه. بەڵام ئەگەر چاریش نەما باسی ئەمانەمان کردو لە دەرسەکانی پێشوە، جەنابتان ئاگادارن. بەڵام باسی ئەمڕۆ چیەکەین؟ وإن كان لا بد، ئەگەر هەر چاری نەما، هەر خۆی پێ نەگیرە، هەر یعنی لە ناچاریە ئەبێ یەک لەسەر. ئاگاتان لێ بێ، حەدیسەکە زۆر خەتەرە. فما وإن كان لا بد فثلث لطعامه، ئەگەر هەر چاری نەما، هەر خۆی پێ نەگیرە، هەر حەزی لە خواردنەکە بوو، با یەک لەسەر سێی مەعیدەی بکا بە خواردن. يعني أما أقصى حد، يعني جيشكات لا يجلس سرسيا على ساو فول ليدا قال لي به مثلا كي نكين بنزين نية فولي كي إنجاب له فول نا يجلس سرسيا كي أكثر خيانته ساو فول، يعني هيش تا يجلس سرسي معيدة وقرتوها إشارتي فول لا يتودرج شو بيغمري خاص أصلا فمه أو فول أقعد لي به قد فولي شي مكان، يعني ما وصل هموینیە مەعیدەکە ئاڵێ فول بوو، نا یەک لەسەر سێی تێکرد خواردن ئەنجا بێ بڵێ فول بووە، خوای تیشی ترم پێ ناخورێ. مامۆستا خەڵکێک کەڵێ بەخوا تا ئێرە هاتووە و نازانم ما خواردنەکە ئایە. ئێمە یانی چی؟ بڵاو سونەتی پێغەمبەری خوا نیە ساسە، مەکرێ سونەتی ئیبلیس بێ، ئەگرێ سونەتی خەڵکێکی تر بێ، بەس پێغەمبەری خوا سام سونەتانی نەبوو. کەواتە هەر کاتێ ئینسان مەعیدەی یەک لەسەر سێی تێکرد ئەتوانێت دوو ئەوەی تر خواردن بخوا ئەنجا مەعیدەی پڕە بێ. بەڵام بە هیچ شێوەیە نابێ دوانی تەرپڕکە. بۆ چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووە وإن كان لا بد فثلث لطعامه وثلث لشرابه، دواتر ثلث لنفسه. ئەی باوکی من ئەوە خواردنەکە خوارد، ئەوە مەعیدە و پڕ کرد، دوێ ئاوە چکە چی لێکی؟ کورە ئاو زاڵ مەجێ خۆی کاتەوە. ئەی هەناسەکە و دوای چی لێکی؟ بۆیە بینی ئینسان کە خواردنەکەی تێرە خوارد هەناسی سوارە بێ. بۆ چکە خۆی گەورە مەعیدەی ئینسانی وا دروست کردووە، لەسەر و مەعیدەوە خۆی گەورە هەوای دروست کردووە، ئاوە خەیمەیەک لە هەوای دروست کردووە بۆ ئەوەی کە سیەکان بتوانێت بە ئیسراحەت بجوڵێ. ئەتوانم هەناسی تەواو بم، سیەکانم بە تاواتی بکرێتەوە. کە سیەکان داخرا بە تایبەتی لە کاتی نەخۆشیە پێوتە ئەتیلێکتسس، ئەو بەشە ئۆکسیجین ناگۆڕێتەوە لەگەڵ خوێنە، لەبەرەوە بێ مەجالێکی زۆری هەوا هەبێ. خوای گەورە لە دەوروبەری دڵیشە هەوای دروست کردووە، لە خوارەوە مەعیدەیە، لەم لاوە سیە، لەم لاوە بۆری هەناسەیە، هەمووی پڕە لە چی؟ هەمووی پڕە لە هەوا. بە کوردەواری یعنی دڵ چونکە مەلیکی لاشەیە، خوای گەورە یەک کۆمەڵی ئێرباگی بۆ دروست کردووە بۆ ئەوی کە تووشی کێشە نەبێ. بازن ئێرباگ تازەیە. ئێرباگ یعنی کیسی هەوا. خوای گەورە لە دەوری شۆ دروستی کردووە، لە دەوری مەلیک دروستی کردووە کە دڵە، بۆ ئەوەی کە هەر زەختێ بێ، هەر فشارێ بێ، هەواکان بیمژن، نەک دڵ زەختی لەبەر بکەوێ.
بۆیە یەکێک لەو زەختانە کە ئەیمژێ هەوای ناو مەعیدەیە کە ڕێک نووساوە بە ناوپەنچکەوە ناوپەنچکیش ڕێک دڵ لە سەرێتی خۆشەویستەکانم بۆیە ئەبێ بەشی ئەو هەوایە بێڵیتەوە بۆ مەجای دڵ و هەناسەکە داگات لێی بێ نابێ پڕیکەیت حەدیسەکەی پێغەمبەری خوا سەڵلەڵەهو عەلەیهی وسەلەم زۆر وازح بۆیە خۆشەویستەکانم ئینسان کە خواردن ئەخوا ئەبێ حسابی ئەم یەک لە سەرسەیە بۆ خۆی بکە حسابی ئەم ثولثە بۆ خۆی بکە و ثولثەکەش ئەبێ ئەوە بێکە پێویستێتی بەڵام بەداخەوە علم ئەمڕۆ سەلماندوێتی ئینسان سێ ئەونەی ئەوە ئەخوا کە پێویستێتی واتە چیەکە؟ واتە هەر سێ بەشەکەی مەعیدە کە بۆ خواردن و ئاو هەوا دانراوە هەرسێکی پڕەکە کاتە چۆن بەشیان زیادە بوو؟ بەلایانی کەمەوە دوو بەشیان زیادە بوو بۆیە ئەمە علم سەلماندوێتی بەحسی ئەمڕۆ ئەڵێ ئینسان ئەوەی کە ئیخوا دوو لە سەرسەی زیادەیە یەک لە سەرسەی کافیەکە و بەشێکا و لێشی زیادە بێ بۆیە خۆشەویستەکانم مەعیدە سنتەری ئینسانە لە ناوەوە ئەگەر دیقەتی مەعیدە بێ ڕێک لە سنتەرایە ئەمە دەفرێکە پێغەمبەری خوا سەڵلەڵەهو عەلەیهی وسەلەم فەرمێ خراپترین شتێک خراپترین دەفرێکە ئینسان پڕیکە ئەم دەفرەیە کە ڕێک لە سنتەری ئینسانایە بۆیە ئەبێ زۆر وریای بین چونکە کە ئینسان ئەم دەفرەی پڕ کرد لە پەل و پۆکەوێ چکە زۆربەی خواردنی دڵ کە لە ڕێی خوێنەوە نەقڵە بێ زۆربەی ئۆکسجینی دڵ کە لە ڕێی خوێنەوە نەقڵە بێ مەعیدە پێوی مەشغوڵە بێ تۆ بەس خواردن مەخۆ لە سا 20 خوێنە بۆ گەڕێتەوە بچێ بۆ مێشک و بچێ بە شوێنە حەیوەکانی تر ئیسفادەی لەیەکی بەس چونکە سوبحانەڵڵا ئێمە خواردن زۆرە خۆین ئەونەی کە خوێن و دڵ مەشغوڵن بەوەی کە ئەم خواردنە چۆن هەزم کەن چۆن بیمژن چۆن سەرفی کەن چۆن بیکەنە دەرەوە ئەونە مەشغوڵی بیرکردنەوە نین بۆیە ئانمەکانی پێش ئێمە کاتێک ویستی بێتیان مشکلەیەکی گەورە حەلکەن خۆیان برسی کردووە نانیان نەخواردووە بە ڕۆژوو بوون ئێمە غەڵەت حاڵی بووین تەڵەبەی ئێمەی ئەمڕۆڵێ مامۆستا من بە ڕۆژوو بم چۆن ئیمتحانم پێدرێ ناکڕم بە ڕۆژوو بە لە سا 20 و 25 خوێنت کە لە مەعیدە و ڕیخۆڵەکانە مەشغوڵ بوون ئەگەڕێتەوە مێشکی ئیسفادەی لێەکە بەشی ئەوەش تاقە و گلوکۆزت پێ تا ئیمتحانەی تا ئێوارەش چکە بەس لە جگەرە بەشی ئەو نەگلایکۆژین خەزنە بەشی 24 دانە سەعاتەکە بێ منێت تووشی نەقسیش نابی لەبەرەوە خەڵکێک هەیە غەڵەت لەم مۆزە حاڵێ بێ خۆشەویستەکانم شتێکی پێوتێ هەنگەر پێین چێژی خواردن تەنها ئەو لەحزەیەکەی خۆیت کە بەسەر زمان و دەمار و لێوا تێپەڕی ئیتر هیچ تام و چێژێک نامێنێ بۆیە پێغەمبەری خوا سەڵلەڵلەهو عەلەیهی وسەلەم خواردنی زۆر جوی و زۆر هێشتوێتیەوە باسێکی ئینشاڵڵا دەرزەکانی ترە بەڵام ئەوەی کە گرنگکە پێتان بڵێم ئێمە هەمومان بەس ئەزانین تامی خواردن کەین بەس کە تامی خواردنمان کرد و چووە خوارەوە چەند کەسمان حەزەکا شوێنێک هەبێ لە ڕێی خۆڵەوە دیسانە و خواردنەکە بەتاڵکەینەوە بۆی کە خواردنی ترمان پێ بخورێ زۆرمان حەزمان لەم بەزمە هەیە بۆ چکە خواردنەکە کە خواردمان زۆرمان خواردن جا عەزیەتمانەیە بەڵام کەسمان تا ئێستاکەنە هەستی بە چێژی برسێتی کردووە هەستەکەن شتێکی پێوتێت چێژی برسێتی بەڵێ خۆشەویستەکانم ئەگەر ئینسان فێر بوو ئەم مەعیدەی کە وەکو تورەکەیەک وایە لە جاتێوی کە ڕازیکە لە جاتێوی کە دایمە بەرداشتی تێبکات و بووی بهاڕێ با فێری کا خۆی برسیکە با فێری کا دایمە پێی بڵێ برسیتە پێویستە بە خواردنە هەتا خواردنەکە تەخیرکی چێژی لێ وەرەگری بۆ چکاڵی ئێستا ڕۆژۆشکێن تۆزێکی تر خواردن نەخۆ تۆزێکی تر خۆم تێرەکەم بەڵام کە خواردنێ خوارد ئەبێ بە دێوزمەیەک و ئەبێ بە بەردێ لە سکتە هەتاوەکو لە دەستی نەجات هەبێت و یەکیتە دەرەوە لەبەر با خۆمان فێری چی بکەین خۆمان فێری چێژی برسێتی بکەین هەتا ئێستاکەنە خۆمان فێری چێژی چی کردووە چێژی تێری کردووە لەمە دووە موسڵمانان مەفروزە خۆیان فێری چێژی بزان چەند چێژی هەیە چەند تامی هەیە چەند خۆشی هەیە بەڕاستی مەگەر ئیمانمان بەقووەت بوو هەستمان بەم چێژە کرد ئەو کاتە هەز بە خۆشیەکانێکین هەز بە تام و لەزەتێکین هەز بە نیعمەتەکانێکین کە خوای گەورە بۆی داناوین کەواتە نیعمەت تەنها تێری نییە زۆر جار برسێتیش بۆ خۆی نیعمەتێکە کە خوای گەورە پێی بەخشیوی هەر کاتێ مەعیدە و پڕ کرد خۆشەویستەکانم
مەعیدە وای لێ دێ مەشکەیەک بێنە ئەگەر مەشکەیە بینی کاتی خۆی کردوواری کە مەشکەی ژەنیوە چەندێکیان پڕ کردووە لە دۆ یاخود لە ماست بەشێکی کەم نیوەی بۆ ئەوەی کە بتوان بیژەنن هەموو شتێکی وایە بۆ ئەوەی کە گیر نەبێ تۆ مەعیدەی تۆ خۆشەویستەکەم پڕێکەی لە خواردن ئەی ئەم مەعیدەیە چۆن ئەم خواردنە هەڵسوڕێنێ پڕە لە هەوڵەوە هەتا ئەخیر فولە چۆن خواردن هەڵەسوڕێنێ چۆن هەزمێکە چۆن سەرفێکە چۆن ئەمژرێ بەڕاستی تۆ دەرگایەکە بۆ ئەمە نێشتۆتەوە لەوەش خراپترتان پێ بڵێم خۆشەویستەکەم لەوە خراپترتان پێ بڵێم چییە ئەوەیە کە تۆ خواردنەکەی بەسەر خواردنە وای لێ دێ نازانێ کامەی بۆ پێش کامەی خا کامەی بڕێکا کامەی بێڵێتەوە کەی دەرچی خوارەوەی مەعیدە بکاتەوە بۆ ئەوەی کە خواردن تێپەڕ بێ بۆ 12 گرێ بۆ ئەوەی کە بمژرێ چکە تۆ چۆن سەرێ لە خۆشەوانەوە سەر لە مەعیدەی داماوی شێوانەوە لەبەرەوە کە پێویستە کا فێر بین خواردنێکمان خوارد وەجبەیەکمان وەرگرت هەتاوەکو ئەمە بەتاڵ نەبێ خواردنی تری نەکەین بەسەر خواردنە چونکە یەکێک لە مشکلە گەورەکانی صحی ئەوەیە کە ئیدخال الطعام على الطعام ئەوەی کە خواردنکەی بەسەر خواردنە بەڕاستی ئەمەش بۆ خۆی مشکلەیەکی گەورەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەهی لێ کردووی ئەگەر دیقەت بن تەنها لە ناو جۆگەی هەزمە سەرەتان لە کۆمەڵێ شوێنە زۆرە یەک دەم و لێ و زمان دوو ئەخیری سورێنچک سێ ئەخیری مەعیدە چوار ئەخیری کۆڵۆن بە تایبەتی لە ناو کۆمە زان بۆ چونکە زۆرترین کات کە خواردن تەماسی لەگەڵ ناوپۆشی ڕیخۆڵە و مەعیدە و جۆگەی هەرسانە هەیە ئەم شوێنانن بۆیە بینی زۆربەی ڕێژی سەرەتان لەم شوێنانەیە بی بۆیە بینیت لە ناو ڕیخۆڵە بچکۆلەیە سەرەتانمان نییە سوبحان الله بۆ چکە خواردن بەستیاتەیە پەڕێ و ئەمژرێ خواردن تیان نامێنێتەوە ئەم حەدیسی پێغەمبەری خوا سەڵ حەدیسێکی گەورەیە کا فەرمێت ثلث ئەم حەدیسە دوێنێ وتراوە نەخێر بەڵام با مژرەیەکتان بمێ ئەم حەدیسە شیعارێکە لە خەستەخانەی شتوتگارت لە ئەڵمانیا هەڵواسراوە کە ئینسان ئەگەر خواردنی خوارد بە خواردنەکەی دابشکە یەک لەسەر سێی بۆ خواردن یەک لەسەر سێی بۆ ئاو یەک لەسەر سێی بۆ هەناسی بەبێوی کە ئاماژە بە حەدیسەکە بکە سبحان الله ئەمە عەزەمەتی دینەکەی ئێمەیە ئەمە عەزەمەتی بەرنامە و حەدیسەکانی ئێمەیە ئەمە عەزەمەتی پێغەمبەرەکە و بگرە خواردنی پێغەمبەرێکی ئێمەیە والسلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه